لە هەفتەی داهاتووەوە پشۆکانی جەژن ڕادەگەیەنرێت و پێدەچێت تەواوی هەفتەکە بکرێت بە پشوو. لە لایەکی تریشەوە لە ڕێگەی دهۆک بۆ زاخۆ کامێرای خاڵ بۆ خاڵ دانراوەمان و چەناوەڵێکی ترم بۆ ئێناون. سڵاوتان لێبێت. جەژن جارێ ماوێتی بەڵام پشۆکەی دیاری کرا. ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا بە بۆنەی جەژنی ڕەمەزانەوە بە درێژای هەفتەی داهاتوو دەوامی فەرمی ڕابگیرێت و پشوو بێت. نووسینگەی ڕاگەیاندنی سەرۆک وەزیران محەممەد شیاح سوودانی لە ڕاگەیەنراوێکی کورددا بڵاوی کردەوە. ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەی ئاسایی ئەمڕۆی خۆیدا بڕیار دەدات دەوامی فەرمی بۆ هەموو ڕۆژەکانی هەفتەی داهاتوو با بۆنەی جەژنی ڕەمەزان ڕابگیرێت و پشوو دەبێت. هێشتا بە شێوەیەکی فەرمی لە هەرێمی کوردستان هیچ بڕیارێک لەسەر پشۆکانی جەژن نەدراوە. ڕۆژی یەکشەممە یان دووشەممەی داهاتوو یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز دەبێت. وەزارەتی ناوخۆ بە بەڵگە مەلەفی ماتۆرسوارە سەرپێچیکارەکانی بڵاو کردەوە و هۆشداریش بە کۆمپانیەکانی دێلیڤەری دەدات بۆ تۆمارکردنی ماتۆڕەکانیان. وەزارەتەکە گرتەی ڤیدیۆی چەند ترافیک لایتێکی ئەولێری بڵاو کردوێتەوە کە لەو کاتەی چراکە سوورە بەڵام ماتۆسواران گوێی پێ نادەن و دەردەچن یان بە پێچەوانەی ئاراستەی شەقام دەڕۆن. وەزارەتی ناوخۆ دەڵێت ماتۆرسوارەکان ڕێزی مافی شۆفێر و ئۆتۆمبیل لە ترافیک لایت و شەقامەکان ناگرن و بوونەتە هەڕەشە بەسەر ژیانی خۆیان و خەڵکی دیکەشەوە. هەروە کۆژداری بە کۆمپانیەکانیش دەدات لە 6 مانگە مۆڵەتەی پێیاندا بوون هەرچی ماتۆرسکیلی گەیاندنی خۆراکە لەگەڵ یاساکانی هاتوچۆ بیان گونجێنن بە پێچەوانەوە دەرگای دادگاتان لێدەگرن. نەخۆشخانەی گشتی خانەقین پەکی کەوت و ئەمڕۆ نەیتوانی وەکو ڕۆژانی ڕابردوو خزمەتی نەخۆشەکانی بکات چونکە بڕیارێک لەلایەن سندیکای پەرستارانی عێراقەوە دراوە بۆ مانگرتن ئەوانەی خانەقین نشی گرتوێتەوە و ئەمڕۆ هیچ پەرستارێک نەچۆتە سەر کارەکەی خۆی. داواکاری سەرەکی پەرستارەکان زیادکردنی ڕێژەی مەترسی پیشەییە لە 80% بۆ 100% و دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوە و زیادکردنی موچەکانیانە. بوران حەسەن ڕەزا بەرپرسی کاروباری پەرستاران لە نەخۆشخانەکە بە 964 وت ئەمڕۆ 480 پەرستار 16 بەشی نەخۆشخانەی خانەقینیان داخست و هیچ بڕیاکیش نییە کە ئاخۆکەی دەگەڕێنەوە بۆ سەرکارەکانیان. دکتۆر شوان شاکر بەڕێوەبەری نەخۆشخانەی خانەقینیش بە 964 وت ئەمڕۆ نەخۆشخانەکەیان بە تەواوی پەکی کەوتووە و دەبێت وەزارەتی تەندروستی بە زووترین کات داواکارەکانیان جێبەجێ بکات. ڕێگای سەرەکی نێوان پارێزگای دهۆک و ئیدارەی سەربەخۆی زاخۆ وەکو جاران نامێنێت کە بە هەوەسی خۆت ئۆتۆمبیلی تیادا لێ بخۆڕیت چونکە کامێرای چاودێری بۆ دادەنرێت و کامێرەکانیش پۆینت و پۆینت دەبێت. بڕیارەکە وایە لە ناوەڕاستی مانگی نیسانی داهاتووە و کامێرەکانی چاودێری تیژڕەوی چەند شوێنێکی ئەو ڕێگا سەرەکیە جێگیر بکرێن. بەڕێوەبەراتی هاتوچۆی دهۆک بڵاوی کردوێتەوە دوای دارانی ئەم کامێرایانە خێرایی ڕێگە پێدراو لەسەر ئەم ڕێگایە بۆ ئۆتۆمبیلی بچووک 100 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا و بۆ ئۆتۆمبیلی بارەڵگریش 80 کیلۆمەتر دەبێت لە کاتژمێرێکدا. سەرنجتان ڕادەکەشم بۆ ئەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 964 لە گوندێکی بارزان بەهۆی شۆرتی کارەباوە کارەساتێکی زۆر بەسەر مریشکی ناو دەواجینێکدا هاتووە. مریشکەکان تقریبەن جوچکە بوون کە پێوترێ باڕۆکە بوون 10,000 مریشک بەجارێک مردار بوونەتەوە. ئاگر لە ڕووداوەکە لە گوندی ڕێشە لە سنووری بارزان بووە. کاروان میراودەلی بەڕێوەبەری وەرگری شارستانی سۆران بۆ 964 و تێمە یەکەم جار نییە ئاگر لەو دەواجینانە دەکەوێتەوە. جاری پێشوویش ئاگر کەوتوتەوە و زەرەر و زیانێکی زۆری بووە بەڵام ئەم جارە زەرەرەکەی زۆر بووە. تقریبەن 10,000 بارکە مریشک کە 19 ڕۆژ تەمەنیان بووە بەهۆی دووکەڵی ئاگرەکەەوە مردار بوونەتەوە. ئاگرەکە کۆنتترۆل کراوە بەڵام دووکەڵەکەی زەڕ و زیانی خۆی هەرداوە و 10,000 مریشکی ئەو دەواجینەی مردار کردوێتەوە و زەرەر و زیانێکی زۆری پێداون و تاوەکوێسەش بۆ کاری ئاگرەکە عنی بوتراوەکە شۆرتی کارەبا بووە و زیانی پێگەیاندون. ئێوە لە زەرەر و زیان بە دوور بن و هاوڵەکان پێشکەش کرا. کاتێکی شات.